مارک ساڤایا ئیزرائیلی شیعەکانی عێراق هات. نوێنەرە تایبەتەکەی ترامپ بە هەڕەشەوە گەڕایەوە. بە دوژمنی شیعەکان و دژبەری میلیشیا مەزهەبیەکاندا دەنرێت. دیوێکی دیار و دیوێکی نادیار و ناڕوونە پێدەکەنێت، بەڵام دەستێکی ئاسنینی توندی هەیە بەرامبەر دوژمنەکانی ئەمریکا. ئەو پێشتر لە مەکسیک و تایلەند و لوبنان و کوردستان کاری کردو و شارەزاترین ترامپ ناسا. مارک ساڤایا نێردە و نوێنەری ترامپ بۆ عێراق و ناوچەکە. ئەو گەنجەی کە ترامپ لە نێو کۆشکی سپیدا پێی گوت شکۆی ئەمریکا لە ناوچەکەدا لە بەردەمی سیاسەت و جوڵەکانی تۆدایە. لەگەڵەوەی دژبەرێکی زۆری هەیە لە نێو ئیداری حکوومەتی ئەمریکادا، بەڵام ترامپ و وەزیری جەنگ بەدەستی پۆڵایانی وڵاتەکەیانی دژ بە ئێران و شیعە لە ناوچەکەدا دەزانن. و ترامپ دەڵێت بۆ ڕاستکردنەوەی سیاسەتی لاری بایدن ناچارم کەسە بەهێز و وردەکانم بنێرم. مارک ساڤایا یەکەمین و متمانە پێکراوترین نێردەی ئەمریکا و دەسەڕاستی سیاسەتە تند و ڕاشکاوەکانی ترامپە وەکو کەسی یەکەمی ئەو وڵاتە لە عێراق دەست بەکار بوو. ئەو پێشهاتنی ئەجەندای کۆشکی سپی بە سەرۆکی عێراقدا گوتی هاتم دەبێت زۆر کەس بڕۆن. ساڤایا بە تەواوی دژی بوونی گروپی چەکدار و میلیشیا و تایپە مەسەبیەکانە و ڕوون و ڕاشکاو دەڵێت هەر جێگا و شوێنێک ئەمریکای لێبێت نابێت گروپ و میلیشیا بوونیان هەبێت. ڕاستیەکە ئەوەیە کە هەم ئێران و هەم دۆستە چەکدارەکانی ترسێکی زۆریان لێ نیشتووە و دەڵێن هاتنی ئەم گەنجە زۆر بەرژەوەندی دەخاتە مەترسیەوە. هەر بۆیە دوو ڕۆژە میلیشیا مەسەبیە توندەکان دەستیان کردووە بە لێدوانی توندی ترس ئامێز. چاودێرانی سیاسی دەڵێن ساڤایا نەک هەر ڕەزامەندی ترامپ بەڵکو ڕەزامەندی و خواستی ئیسرائیلیەکانیشی لەسەر و هاتنی ئەم گەنجە توندە بە مانای ئامادەکاری لێدانی دووەمی ئێران دێت. مارک ساڤایا هێشتا بڕیاری دەست بەکاربوونی بۆ دەرنەچوو بوو، گوتی حکوومەتی داهاتووی عێراق یا دەبێت دۆستی ڕاستەقینەی ئەمریکا بێت یان دەبێت نەبێت. و بەڕوونی و ڕاشکاوی گوتی حکوومەتە نوێیەکە بە هیچ جۆرێک جێگای میلیشیا لادەرەکانی تێدا نابێتەوە. ساڤایا ورد و لێزانە کە سیاسەتی ململانەی ڕۆبەڕوو ئەو ڕاستە و خۆ ناوی ئەو گروپانەی دۆستی ئێرانن دەبات کە لە عێراق شەڕی بە وەکالەت بۆ تاران دەکەن. هەر بۆیە چاوەڕێ دەکرێت بە هاتنی ساڤایا سەردەمێکی نوێ لە سیاسەتی ئەمریکا لە عێراق لەدایک بێت. گەڕانەوەی ساڤایا دوای زنجیرەیەک گوشاری شیعەکانە بۆ دەرپەڕاندنی ئەمریکیەکان لە عێراق و هەوڵی بە پاسدارکردنی سوپای عێراقیە شیعەکەیە. هەر بۆیە وەکو دەڵێن ساڤایا نەڕەحمی هەیە و نە هیچیشی لەبیر دەچێت و مخەوەلی سەرەکی و بێکۆتایی سەرۆک ترامپیشە.